سڵاوتان ئەمە دانیشتنی دووەمی کۆرسەکەمانە پاش دانیشتنی یەکەم هەنێک گلەیی هەبوو بە حەق خۆشی کاکشایی واسی کرد بۆ شوەی کە کۆرسەکەمان دەست پێ کرد ڕوونکردنەوەمان لەبارەی کۆرسەکەەوە لە ڕاستیان خۆم یعنی وا دام نەناوە کە لێرەوانە بڵێنەوە سوچی ئەوەی کە منێڵێن لێرە یەخەمە بوو تەنها زانیاریە یعنی ئەوانەی کە لێرە باسەکرێت زانیاریە بۆ دواتر بێ بە بەرهەمی گفتوگۆ یعنی حاصل بە کوردیەکەی بە پراکتیکی هیچ لە فەلسەفەیە من هیچ پلەیشی ئەکادمی نییە تەنها ئەوەی کە 12 ساڵ لە یۆنان ژیاوم زمانێکی یعنی تا ڕادێکی باش زمانی یۆنانی شارەزار زمانی نوێی یۆنانی و جگەرەوەی کە 12 ساڵ لە یۆنان بووم ساڵانێکیشە خەریکی خوێندنەوەی تێکستە کلاسیکەکانە بە فەلسەفە و بە میتۆلۆژیاشەوە زۆرێک لەوانی لەو کۆرسانەی کە من ئاگاداری بوو لە توێژەرەکان و لێکۆڵەرەکان هەمویان لە بەراوردێکەوە دەستیان پێ کردووە بەراوردی میتۆس و لۆگۆس ئەفسانە و بیرکردنەوە یان لۆگۆس شیکاری سوزان لە ڕاستیە من ویستم لە باسکردنی فەیلسوف و فەلسەفەکانیانەوە یعنی ئەم بەراوردکاریە بە پراکتیشی ببین نەگەوەی کە مەسەلەن من پێش وەختە شیکارێکی دوورش کەم سوش کاتیشمان زۆر لە بەردەستانیە ئەبێ هەموو پێنجشەمبەیەک نیو سەعات خەریکی شتێکی دیاریکراوە بین ئەوەی کە خەریکی شەبین هەر جارە و هەر پێنجشەمبە و باسی فەیلسوفێ دەکەین یعنی ئەوامان داناوە هەر نیو سەعاتەوە بۆ فەیلسوفێکەمە زۆر جار لەوانەیە وا پێویست کات نیو سەعات بۆ سێ فەیلسوف یا دوو فەیلسوف کە لێکەوە نزیکن یان ئیشەکانیان تەواوکەری یەکتر بووە تەرخان بکەین جاری واشەیە بۆ نمونە لەوانەیە فەیلسوفێک پێویستی بۆ بێ سێ دانیشتن هێشتا هەر بەشیش نەکات لەبەرەوەی کارەکانیان نەگەوەی کە دەوڵەمەند بۆ بەڵام ئەو کارانەی کە پارێزراون و ئێستا لای ئێمە هەن ئەوانە دەوڵەمەندترن جاری لە دانیشتنی پێشووە بەراوردێکی کورتی لۆگۆس و میتۆسم کرد بۆی کە باسیشم کرد هەواڵبوومم لێرە بوو وا تێگەیشت کە من تا ڕادێک لە بەیاخی یعنی بۆ شوەی کە باسم کرد ئەوە گەیشت کە تا ڕادێک لە بەیاخی میتۆس کەمکەوە لە ڕاستی ئەو نیازی من نەبوو ئەگەر ئەو نیازەشم هەبێ بێ ئاکامە بێ لەبەرەوەی فەلسەفە خۆی تێهەڵچوونەوەیە یا مەسەمۆر منە تێڕامانە لێکدانەوەی ئەو چیرۆکە ئەفسانەیانەیە یان ئەو دەقا ئەفسانەیانەیە هەتاکو ئەمڕۆژ یعنی هەتاکو ئەمڕۆژ وەکۆی کە پێشتر باسم کرد لەگەڵ شاهیدە بۆ نمونە لە دەرم شیکاریشە تەنانەت زۆر ناومان هەیە کە لە پاڵەوانێکی میتۆلۆژی و وەرگیراوە و پێناسەیەکی شێ پێناسەیەکی ئاریستۆیی هەیە سەبارەت بە میتۆس ئاریستۆ ئاڵێت میتۆس سەرەتای فەلسەفەیە یعنی خۆی ئەمە وتمان ئەو هۆکارێک کە پێشتر باسمان کرد و هۆمیشمان کردەوە کە مەسەڵەن بۆ نمونە فەلسەفە لە هۆکارەکانە کۆڵێتەوە لە هۆکاری ڕاستەقینی شتەکانە کۆڵێتەوە یعنی ئەگەر بڵێین هۆکاری فەلسەفە چیە سەرەتای فەلسەفە یەکەم سەرەتای فەلسەفە چییە ئاریستۆ بە میتۆزە یعنی ئەفسانە یەکەم سەرەتای فەلسەفەیە بۆ لەبەرەوەی هەمیشە لە دەقە ئەفسانەیەکانە چیرۆکێکی وا هەیە کە مرۆڤ تووشی سەرسوڵمانەکە یعنی هەموو چیرۆکەکان جۆرێک لە معجزەیان تایە کە لە با بڵێن لە ڕۆژانی ئاسایی ئەم شانە ڕوو نایە
يعني هم روجين شتان رومانا سيرو كانوا رومانا هم قالوانا كلا دقة أفسانية كان هن قالوانا شيء ناس روشتين يعني سروشتين نك بلا بروشيو كناس روشتين لسروشتين هم روجين شتان نادي انجا ام سرسوهن ام بابلين معجزي كوا كان بروح توشي سرسو ما بيت توشي حبس عنده لراسي اخوي هي خاده او باري كترامان لا اشتكان لا لو جرانو هيك بابلين يعني لو تشيلو لو بس هذا بويا مثلا برنا ارسطوطل باور قال افسانه سرداي فلسفه يعني ميثوس سرداي فلسفه لو چند روزه پیش واسه که تو این اساس لطفاً که جامعه ناوتو بس ها بس لا يبقى يا رب بس واسه كل سنوي كبوشي يعني أول شيء هاتو كيما بيوناني كان الله يوناني خلقان يشتريهن بيان الله جريك وخوشان بخوان الله إليني وبنش معنا كان شان بوشي وين قصك قارع ده بو أو قصك بوي توزن درفل كادو يمكن كادو نكوشين تاكو ممكن هو صح اللي حاصل بس يراكم ك شو ما فلسفة لنا وكم وزي اللي كان زيادة قشيسة يعني وقوي كالجاري في شو باسن كل أودو هكارا سر الشيء كابونا هاتنا عراي فلسفة وكايش قشي سياسي وروحي كملاياتي زيادة لنا وهزي يوني كان قشي كل أيش بهوي ك كاتك يوني كان هزي يوني كان روح كان آسيا شو طبعا خوان يوني كان للشهرستاني تشي يعني للشهرستاني تكوحات نكوي هيتش نبو بيتن هربو شاكو شو بيتن خوان دو شهرستاني تجولان هي لمير شو شهرستاني تي مينو يكان وميكون يكان مينو يكان أو قلبون لدولي كريتين طبعا من خوان شانسي وما قلت سيري شنو عرقان شاكتن أو قلبون كاب لا هنري كشتيوانيا زور شارزابون منو يكان و بهوي ويك هاودشي عن هبو هاودشي زمان وهاودشي سوزان ميجويش عن هبو بريكوبي زور زيش عن هبو لقل إلين يكاني ناوچكاني كري إلى ذا يونانا أوان شان فيري أم هنرا كدو فيري هنري كشتيواني كدو بويا كاتك كاتك اليونيا كان روى كان آسيا بسو يعني هرقوي للرقاي هنالي كشتيواني هو الروى كان آسيا بسو ولا سدمش شعر روى كان آسيا بسو كميشوكي قردو بهزار وصصها وبيرزايد كان نزيكا لجنجي تروياو لجنجي تروادو طبعا لجنجي تروادو شعوكوي كداساني ومروسو أوديساوي يادا هاتوا إلين كان دوباره لرجع كشيواني هو يعني اسمه تروادو لرجع كشيواني شو يعني بس دوميروس بس شيوعي أوديسا كاكا شون بكشيا كقريتو شون رجعي هلا لو ماويش سوري بيستا كرتو زرقي بكوريكي أو كمثلا من أمر لا خوما باسكريا مثلا من على شاخ كان تاكدوسي كوردل درياش بهمان شروع بو يونانيا كان يعني دريا تاكدوسي اللي كان ما أفسانة كانش يعني زور بعد تنعمل فلسفة زور بزاقي رنيات يعني يونانيا كان خريج بكشتيواني يعني من كشتيواني لا يوان شيء يعني شلون لا قمان شاخواني يعني مثلا نوي كلس الشاخ باسك لس الشيء باسك لا يوان شو شيء والحاصل بو شوية كروه كان يونيا لا يونيا أو شارانيك أوايا كان دوانس شاريك أوايا كان يشكش يعني أو شارانك كهمو
فەیلسوفە گەورەکان لێەوە با بڵێن یەکەم بنەماکانی فەلسەفەیان دامەزران هەر لەو شارانەوە بوون وەکو میلیتۆس و کە شاری هەر سێ فەیلسوفەکە تالیس و ئەنەکسیماندریس و ئەنەکسیمانیسن دواتر سامۆسمانەیەکەی فیساگۆراسە ئێفێسۆسمانەیەکەی ئیراکلیتۆسە ئەناکساگۆراس کە لە کاڵۆفانیاوە ڕووەکاتە ئەسینە فیساگۆرس شتەوان لە سامۆسەوە ڕووەکاتە سیژێلیە یعنی ئەم دوانزە شارە زۆر لە چاو شارەکانی تریان ناوچەکانی تری یۆنانە زیاتر ئەو هۆکارە دیانابووە ڕوویدا ئەو گەشە سەندە سیاسی و ڕۆحیەتە کۆمەڵایەتیە یعنی لە ڕووی ڕۆحانیەوە باڵێن ئەمیش بەهۆیەوەی کە هۆزی یۆنیەکان جیاواز لە هۆزەکانی تری ئێلینی بۆ یەکەم جار ئەبن بە دراوسەی گەلانێکی غەیرە یۆنانی کاتێکە ێنە ئاسیای بچووکەوە ئەبن بە دراوسەی لیدیەکان ئەبن بە دراوسەی میدیەکان خۆمان پێڵێن مادەکان ئەبن بە دراوسەی لە ڕووی دەریاوە باڵێن ئەمە لە ڕووی مشکامی لە ڕووی دەریاشەوە بن بە دراوسەی میسریەکان و ئەفریقیەکان لە ئەفریقا و بە گوێرەی کە زۆر شارەزاژ بوون لە هونەری کەشتێوانیە یعنی توانیانە بە ئاسانی تەنانەت لە دەقەهیتیەکانە هاتووە کە ئەم هۆزە یۆنیەکان نا بە تایبەتی ئەخاییەکان ناویان هاتووە لە دەقەهیتیەکانە بە گەلانی لە دەریاوە هاتوو ناوبرەوە تەنانەت لای میسرەکانیش بە هەمان شێوە یعنی وا ناسراون کەمانە لە ڕووی کەشتێوانی و شارەزات زیرەکە و ئەم هونەری کەشتێوانیش ئەوی بە یعنی ئەم بینەی بە یۆنیەکان بەخشیوە کە بتوانن ئەم هونەرە لە بازرگانیە هین بکەن ئیش پێ بکەن بۆ یۆنیا دوانزە شاری یۆنیا و ناوچەی یۆنیا ئەبێ بە سەنتەرێک بە ناوەندێکی بازرگانی لە نێوان لیدیەکان و لیدیەکان یا باڵی شکانیەکانی ئەو نەتەوە گەلانەی ئاسیای ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمڕۆ لەگەڵ میسرەکان طبعاً کە ئەبێ بە ناوەندی بازرگانی تەنها ناوەندێکی بازرگانی نیە بۆ ئاڵوگۆڕی شمەک و شتی مادی ناوەندێکی بازرگانیە بێ بۆ ئاڵوگۆڕی کولتوریش تەنانەت من لە دیالۆگێکی ئەفلاطونیشا باسەکرێت کاڵێ بازرگان تەنها یعنی شتە مادیەکان ناهێنێت و نابێت یعنی مامەڵە بەو شتانە و ناکات وەکو مامەڵە بە شتە ڕۆحیەکانیشەوەکە وەکو مۆسیقا و هونەر و شعر و ئەو شتانە بۆیە یعنی زۆر ئاسانە لێ خەیاڵی بکەین کە کاتێک یۆنیەک با بڵێن ڕوەکاتە میسر لەگەڵەوەی کە مەسەلەن بازرگانیەکە بە کۆمەڵێک شتێ هێنێ کاڵا هێنێن لە میسرەوە کۆمەڵێ هەواڵی شێنی طبعا ئەم هەواڵانە هەر لە میسرەوە نییە لە لیدیەکانەوە لە میدیەکانەوە و تەنانەت بۆ بابلیەکان و بۆ دوورتریش بۆ هەندەکانیش یعنی تا ئێشە بوو هەواڵی ئەوانەشیان پێیەکە بوو بەڵحەسڵ یۆنیا جیاواز لە هۆزەکانی تری یۆنانی باڵێن ئێلێنی زیاتر بەر گەلانی ترەکەون بەر شارستانەکانی ترەکەون و لە دانیشتنی پێشوشا باسی بۆمان کرد کە شارستانەکانی تر هەر شارستانێتێک بەجیا مەسەڵەن لە بوارێکە پێشکەوت زۆر پێشکەوت و هەبوو لە بواری سەربازیە وەکو مادەکان هەبوو لە بواری مەسەڵەن مەعماریە هەبوو لە بواری گەردوناسیە وەکو بابلیەکان کە تەنانەت بۆ دەڵێن تالیس چونچێ تالیس وەکو یەکەم فەیلسوف هیچ مامۆستایەکمان نییە بۆ تالیس کە باس کرابێ بەڵام لە هەندێک جێڵانەوە هەیە ئەڵەن کە گوایە تالیس لە
بەدراسەکردنی ئەو دەقە بابلیانە یان بە دوچوونی ئەو دەقە بابلیانە توانێتی فێری گەردوناسی بێ و توانێتی مەسەڵەن لە ئەو پێوانەی کە کردوێتی بۆ سوورانی خۆر و مانگ توانێتی پێشبینی ئەو خۆرگیرانەکە بکە کە کردوێت دواتر باسێکی لە دانیشتنی داهاتووە لە سەر تالیزی والحاصل ئەم پەیوەندیی یۆنیەکان لەگەڵ شارستانەتەکانی کرا هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی کولتوریەوە لەناو یۆنیەکانە ناکۆچیەک یا مەسەلەن دژبەریەکی ناوەچی و دەرەچیش دروست دەکات. جاری پێشوو باسیەوەم کرد کە هیرۆدۆت کاتێکە بە دوای هۆکاری ڕاستەقینێ بە دوای جەنگەکانی فارس و یۆنانەکان ئاگەڕێ نەخشەی گەورەی هەموو دنیا دروست دەکات. لەسەر ئەو نەخشەیە مەسەلەن ئەگەڕێ بە دوای هۆکارەکە. ئەگەر ئێمەش یعنی ئێستا ئەو نەخشەیە بینینە بەرچاو خۆمان بەتایبەتی نەخشەی ئاسیای بچوو بۆی کە ئەو 12 شاری یۆنەکانی لەسەر ئاوادان کراوەتەوە چییە بینین؟ ناوچەیەکی یۆنانیە بینین باڵێن 12 شاری یۆنانیە بینین طبعاً شار بە مەفهومی ئەمڕۆ ناوەی کە ئێستا شارێک ملیۆنەکە و 2 ملیۆنە لەوانەیە لەو سەردەمانەیە لە سەردەمی سەدەی 6 پێش زاینە ئەسینا 250,000 کەس دانیشتوانە بۆی یعنی بێ خیاڵی وەربی کە ئەم شارانە کەم کردن. ئەگەر سێری ئەم شارانە بکەین تا ڕادەیەک لەناو کۆمەڵە شارستانێتی پێشکەوتوو و گەورە و بەهێز و دەوڵەمەنە نخون یعنی یۆنیەکان لە نێوان میسریەکان و لیبیەکان و مادەکان و بابلیەکانە لە هیچ ڕوویەکەوە پێشکەوتووتر نەبوون. یعنی ئەمانە خۆیان ئەم شارستانیانەی تر زۆر پێشکەوتووتر بوو زۆر بەهێزتر بوو کەوای کردووە یۆنیەکان تا ڕادەیەک لە کوردی ئەم سەردەمەی خۆمان یعنی بۆ نمونە ئێستا سێرەکەی کوردستانی خۆشمان ئەمڕۆ لەناو کۆمەڵێک شارستانێتی پێشکەوتووە لە هەموو ڕووەکەوە لە زانستەوە لە فکرەوە لە ئەدەبەوە لە هونەرەوە تەنانەت لە کای ئاینیەکەشەوە ئێمە کەوتونەتە ناو کۆمەڵە شارستانیەتەوە و بە پەروەردەیەک کە تا ڕادەیەک زۆرێک ABC زۆرێک بەخنە لەم پەروەردەیە ئەگرێت کە بەم پەروەردەیە ئێمە ناتوانین ڕووبەڕووی ئەم زلهێزانە ببین تەنانەت بە ئێران و بە تووشیاشەوە ئەگەر ئەوانش وەکو مەسەڵەن یعنی بەو ئەنالۆجیایی بەو لێرسوونەی کە مەسەڵەن کوردستان و یۆنیا وەکو یەک شوێنی لەناو کەنوقم بۆ لەناو کۆمەڵە شارستانەتی پێشکەوتوو دەوڵەمەندی بەهێزە یعنی ئێمەش هیچمان جیاواز نییە لەگەڵ ئەو یۆنیایی لەو سەردەمایە کە کەوتوتە ناو ئەو کۆمەڵە شارستانێتەوە. ئەوانیش پەروەردەیەکی وایە نەبووە کە بتوانێت لە بەرامبەر ئەو هێزەی کە شارستانەتەکانی دراوسێ هەیەیانوە بتوانێت مەسەڵەن باڵێن زامنی مانەوەیان بکات. تەنانەت خۆیان وەکوی کە هیرۆدۆت زۆر جار باسی ئەم سەردەمەی باڵێن هاتنە دنیای فەلسەفەوەکە لە کۆمەڵە ڕووداوی یعنی بە دیاریکراوی باسی هاتنە دنیای فەلسەفەوە ناکە بەڵام باسی ئەم سەردەماکە یعنی جەنگەکان سوقە لەو کاتە بەڕێکە داوە ڕوویان داوە کە باسی ئەو باڵێن ئەو سەردەماکە ئەڵێ لیدەکان خۆیان بە بەویستی خۆیان چوونەتە ژێر فەرمانڕەوایی پاشای لیدەکانەوە یۆنیەکان چوونەتە ژێر فەرمانڕەوایی پاشای لیدەکانەوە بەو مەرجەی کە بتوانن مەسەڵەن مافی خۆبەڕێوەبەریان هەبێت بتوانن خۆیان بەڕێوەبەرن بەڵام لە هەرکە سەربازیەکانیانە یعنی لە کاتی جەنگە بتوان خزمەت بە سوپای لیدی بکەن یعنی بەو مەرجە لیدیەکان لێیان دەکەن. ئەمە یعنی چی؟ ئەمە ئەوە پشتڕاستەکاتەوە کە فعلا یۆنیەکان یعنی نقمبوون لەناو شارستانەتە بەهێزەکانە کە ئەوانیش لیدیەکان هەر خۆی هیرۆدۆت کە باسی پاشا کریسۆسەکە باسی ئەو هەر لە خۆبایبوونەیەکە
کە پاشاکلیسۆز دەوڵەتێکی بەهێزم هەیە و من سەرۆک سامانێکی زۆرم هەیە و سوپایەکی بەهێزم هەیە و تەنانەت زۆر کەسیش کلیسۆز بە قارون دایانێ نەما هەمان قارونە و ئەمە ژوای لێکا کە ئەمە ئەو پەڕی بەختەوەریە یعنی ئێمە لێرەوە بە سەیری لیدیەکان بکەین دەوڵەتێکی ئەومە بەهێز بەڕاستی یۆنیا ناتوانێت یعنی بە پەروەردەیە کە هاوتای پەروەردە لیدیەکە نەبێت بتوانێت ڕوبەڕووی لیدیەکان بێت دوای لیدیەکان ئەمە لیدیەکانمان هەیە کە هەر هیرۆدۆت خۆی باسی ئەو جۆگاکە کە 5 ساڵ لیدیەکان یعنی ئەم لیدیە کە ئەومە بەهێزە ئەومە دەوڵەمەنە ئەومە یعنی پاشاکان تووشی لە خۆبایی بوونەکە لەگەڵ لیدیەکانە بە جەنگ دێن 5 ساڵ کەیخەسرە و ئالیاتیس لە جەنگە هابن بەبێ ئەوەی هیچ براوەیەکی جەنگەکە دەرکرێت یعنی 5 ساڵ جەنگەکەن بەبێ کۆتایی بە جەنگەکە بێت یعنی بەسەرکەوتنی لای ژەنگ کۆتایی بە جەنگەکە بێت تا ئەوەی کە خۆشگیرانەکە ڕوویاوتریە پەیمانی یاشتەکان دەست هەموو ئەمانە وەکوی دەباسم کرد وا لە ئیۆنیەکانەکە کە ڕەخنە لەو پەروەردەیە بگرن کە هەیە بۆچی ئیۆنیەکان وەکو گەلانی ترنە یعنی بۆچی ڕەخنە لە باو باپیرانیانە وەکو چۆن ئێستا خۆشمان هەر کوردێ بدوێن ئێستا ئەگەر لە باسی نوێژن کوردن بۆکە بەڕاستی تا ڕادەیەک من خیاڵی واکەم کە ئیمانەکانیش وەکو ئەو کوردانەی ئەمڕۆ بەو شێوەیە یعنی هینیان کردووە تا ڕادەیەک مێژووی باوباپیرانی خۆیانیان زەربی سفر کە مێژووی بابە هەر ئاوا بوو ئەگەر وارە ئێستا ئێمە دەوڵەتێکمانە بوو یا مەسەڵەن وەکو فڵان شارستانێت بەهێزە بووین زانستێکمانە بوو نەرێکی لەو شێوەمانە بوو یعنی ئەتوانم من خیاڵی ئەوە بکەم کە ئیۆنیەکان بەم شێوەیە مەسەڵەن ڕەخنەیان لەو پەروەردەیە گرتووە ئەو پەروەردەی کە لە باوباپیرانەوە ویان ماوەتەوە بەوەی کە ئەوانیان تۆمەتبار یعنی پەروەردەکەیان بە تۆمەتبار کرد جۆرێک لە هەڵگەڕانەوەی با بڵێن جیلی نوێ بەرامبەر جیلی کۆن ڕوویایە لای ئیۆنیەکانە و ئەم هەڵگەڕانەوەیە یعنی بۆ هەموو پەروەردەی یان بۆ هەموو مێژووە کۆنەکە نییە بەڵکو بۆ ئەو مێژووەیە کە بۆ ئەو پەروەردەیەیە کە لە ئۆمیرۆسەوە هاتووە چونکی ئۆمیرۆس یعنی با بڵێ ئەفسانەکان جۆریان هەیە هەر ئەفسانەی یۆنانەکان ئەفسانەکان ئەفسانەی ئۆمیرۆسیمان هەیە ئۆمیرۆسی و سیۆدۆسیمان هەیە و ئۆرفێۆسیشمان هەیە ئۆرفێۆسەکە مێژوەکەی دەگەڕێتەوە 1200 ساڵ پێش زاین ئۆمیرۆسیش بۆ 8 ساڵ پێش زاین لە ئەنجامی ئەم هەڵگەڕانەوە و ئەم ڕەتکردنەوەیەی پەروەردەیە ئیۆنیەکان ئەگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆنی خۆیان یعنی پێویستیان بە مێژوویەکە بێت پەروەردەیەکە بێت کە پەروەردەیەکی با بڵێن سرف ئێلینی بێت سرف یۆنانی بێت نەک هاوردەکراو بێت کە باسی هاوردەکراوەکەم بۆی باسم کرد هیرۆدۆت خۆی لە کتێبی جەنگی فارسەکان یۆنانیەکانە باسی ئەوە ئاکا کە ئۆمیرۆس ئەو دینداریەی کە باسی دەکات ئەو دینداریەی کە ئۆمیرۆس باسیەکە لە ڕاستیە هەمان ئەو دینداریەیە کە میسرەکان باسیەکەن بۆیە وا پێچێ یعنی ما قسەی هیرۆدۆتە لە کتێبەکەیە باسی کردووە وا پێچێ حەدەحمەما وا پێچێ ئەو پەروەردەیە هاوردەکراو بێت لە میسرەکانە گوازدابێتەوە و ئۆمیرۆسیش هەموو کارەکتەرەکانی یۆنانی کرد هەموو پاڵاوانەکانی ناو ئەفسانەکەی لە یۆنانی کرد والحاصل یۆنیەکانە گەن بۆی کە لە ڕەدانەوەی ئەم با بڵێن پەروەردەی باپیرانیانە ئەگەڕێنەوە لە خۆیان قوڵە بنەوە و ئەگەڕێنەوە بۆ مێژووی خۆیان ئۆرفێۆسە دۆستن یعنی ئۆرفێۆسە دۆستنەوە بۆ مانایی کە یعنی من نازانم ئاوا بەو شێوەیە بۆ بەڵام وا دەرەکەوێت کە بەو شێوەیە چونکی جۆرێک لە پوچگەرایی لە ناو خەڵکی یۆنیایە باسەکە یعنی لە دەقەکان ئەو پشت ڕاست کراوەتەوە کە خەڵکەکان مەسەڵەن هەموو شتێکیان بە بێمانەسێ یعنی جۆرێک لە ژیانێکی بێمانایی ڕوویداوە لەلای یۆنیەکان بۆ شوێی کە باسم کرد ئەمان لە ناو شارستانەتیشی شارستانگەلێکیشی ئاوا بەهێزانەکەم بوون
جۆرێک لە پوچگەرایی بێمانایی یەتە ئاراوە ئەم پوچگەرایی بێمانایی تر هەموو هەڵگەڕانەوەیەکە نەفرەت لە هەموو شتێک دەکرێن لەو پەروەردەی کە هەیان وە تا ئەگەن بەوەی کە مەسەڵەن بۆ منە جۆرێک لە شعری تردایەن کە پێشتریش باسم کرد شعری یێنیچی بوو سەرەتا بە شعری یانریچی دەست پێکاش یانریچی هەر هەمان شعری یێنیچیە بۆچی پێمە شعری یێنیچی لەبەرەوەی هەر لە ئۆرفێۆسەوە هاتووە چونکی ئۆرفێۆس ئامێرێکی مۆسیقی پێبووە لە شێوەی قیتارە جیتار ئەوەی کارەجا بێژێنێ بەڵام بچووکتر بووە ئەو بەو ئامێرە مەسەلەن هەموو شتێکی هێور کردوتەوە تەنانەت هەنێ لە خواوەندەکانیشی هێور کردوتەوە چوزانم دراگۆنی هێور کردوتەوە وەڵحاصڵ ئەمە خۆی وایە ئەمانە هەموو باس بکرێن بەڕاستیە زۆر زۆریشمان پێچێ بۆی ئەمە باسکێت بۆچی لەبەرەوەی ئەمە سەرەتا بوو با بڵێن ئەم شێوازەی تر لە ئەفسانە کە یۆنیەکان با بڵێن کەشفیان کرد کە هەر مێژۆکەیە گەڕێتەوە بۆ پێش جەنگی ترۆیەکان یا دوای جەنگی ترۆیەکان نالەو بینەیە یعنی ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمەی کە یۆنیەکان کۆچیان کردووە بۆ ئەو ناوچەی ئاسیای بچووکە جیاوازی زۆر زۆر هەیە لە دەقە ئۆمیرۆسیەکان لەگەڵ دەقە ئۆرفێۆسیەکانە لە پۆستێکی شاوەزان باسی ئەوم کردن بوو کە تا ڕادەیەک پەروەردە ئۆمیرۆسیەکە پەروەردەیەکی خانەدانی بوو کە کاتێک مەسەڵەن بۆ نووسری هەردوو داستانی ئۆدیسێ و ئیلیاداکەین زیاتر باسی پاڵەوانەکانەکە پاڵەوانەکانی هەمووی قوڕی خواوەندەکانن یعنی ئەسۆ بەڕەسەڵەکیان ئەچێتەوە سەر خواوەندەکان کاتێک یۆنیە مەسەڵەن بۆ نمونە کە سەیرەکە واکۆی کە ئاڵێت ئەبێ چاوەڕێی ڕزگارکەرێ بکەین بۆی بێت ڕزگارمان بکات و ڕزگارکەرەش هەر نایەت لە بەرامبەر میدیەکان ئەوانیش چۆنەڵی بێپشت و بێپەنامێنەوە لە ڕاستی ئەمە بۆ ئیرۆنیەکان هیچ بێمانە بۆیە ڕەتی شەکرێتەوە بەڵام لە فەلسەفە یا با بڵێن لە دەقە ئۆرفێۆسیەکانە بە جۆرێکی تر مەسەڵەن باز لە دنیا کراوە بە زۆرێکی تر باز لە خواوەندەکان کراوە بە جۆرێکی تر باز لە مرۆڤ کراوە و لە زۆر شوێنە پرسیار هەیە باشە پرسیارەکان کە دواتر مەسەڵەن پانتایەکی گەورە لە فەلسەفەیە داگیرەکەن مەسەڵەن بۆ نمونە یەکێک لەو پرسیارانە ئەو پرسیارەی طبعا لە دنیا بینیەکەشە دنیا بینی ئۆرفێۆسیە پارادەیەک لێکچوونێکی زۆر هەیە لەگەڵ ئەو دنیا بینی کە لە ئاینەی ئیبراهیمیەکانە باس کرێن تەنانەت لە قورئانیشە مەسەڵەن زۆر لێکچوون هەیە لەگەڵ هەنێ لە سوورەتەکانی قورئانیشە ژمارە 6مان هەیە کە ئۆرفێۆس بە یعنی لە ڕێگەی ناوهێنانی 6 خواوەندەوە با بڵێن ڕیزبەندیکردنی 6 خواوەندەوە سەرەتای دروستبوون و هاتنە یعنی سەرەتای دروستبوونمان پیشانەیە ئەو 6 قۆناغا طبعا لە هینیشا هەیە لە قورئانیشا هەیە کە خوا بەبەسم لە هەموو دینە ئیبراهیمیەکانیشا هەیە کە خوا لە 6 ڕۆژە هەموو شتێکی دروست کرد ئەمە لای ئۆرفێۆسیش هەیە ئەمە لای ئۆمیرۆس نییە بەڵام لای ئۆرفێۆس هەیە و لەو با بڵێن دنیا بینیە پرسیارێکی ڤیۆس هەیە کە لە هینێکە لە نیختەیەکە ئاڵێ چۆن پرسیارەکە بۆ شوەیە کە چۆن هەموو شتەکان زۆر ببن یعنی جۆری جیاوازیان لێ دەرچێت بەڵام لە هەمان کاتیشا یەک بن طبعا ئەم پرسیارە ڤیۆسی ئەوەی کە لە ئۆرفێۆسەوە هاتووە دواتر لە لای زۆرێک لە فەیلسوفەکانیش بە شێوەیەکی تر دووبارە ئەبێتەوە چۆن یەک زۆرە بێت دەبێت بە فرە بۆ فرەش دووبارە ئەگەڕێتەوە بۆ یەک تەمامە لای زیمۆن و پارمەنیتس کە ئەبێ بە ئەو با بڵێن ئەنداگۆنیزمەی نێوان قوتابخانەی ئیۆنیەکان و ئێلاتیەکان زۆر لەسەر ڕاوت و لای ئەفلاتونیش ئەمە زۆر باسەکرێت
ئاریستۆش بە هەمان شێوە یعنی باسی ئەم یەک و فرەیەکەن کامە لە پرسیارێکی شارەکانی ئۆرفێۆسیەوە هاتووە وەکو جاری پێشوش باسم کرد لە ئۆمیرۆسە یعنی بەڕاستی هیچ شتێکی وان نییە ئەوەی کە پێشتر لە دانیشتنی پێشوا باسم کرد باسی وەشم کرد کە لای ئۆمیرۆس تەنانەت یعنی مانە و وشەی جەستە ناوی جەستە ئەو ناوەی نەبوو کە دواتر مەسەڵەن لای فەیلسوفەکان مانای هەبووە و ڕۆحیش وەکوی کە باسم کرد ڕۆح ئەو کاتە ئۆمیرۆس پێی وتووە ڕۆح کاتێکە مەسەڵەن یەکێک مردوو ڕۆح لە جەستەکە دەرچووە باشە لە لای ئۆمیرۆس با بڵێن دروستبوونی مرۆڤ هاتنە دنیای مرۆڤ بۆ شێوەیە بۆ کە مرۆڤ کاتێک کە لاشەی هەیە لە دنیایە و لە ژیانێکی ڕاستەقینەیە هەژی کاتێکیش کە ئەمرێت ڕۆحی ئەچێ بۆ ئەو شوێ بۆ ئادیس کە لای هەردووشان هەیە لای ئۆمیرۆس و ئۆرفێۆسیش ئادیس هەیە بەڵام لای ئۆمیرۆس ڕۆح ئەو کاتێک کە ئیتر مرۆڤەکە ئەمرێ ژیانی تەواو ئەبێ ڕۆحی ئەچێ بۆ ئادیس کە شوێنی هەتاهتایی ڕۆحە و لەوێ زیندانیە کرد لە لای ئۆرفێۆس ئەمە بە پێچەوانەوەی لەبەرەوەی ئەو کاتێک کە ڕۆحە چێ بۆ هادیس ئەمە طبعاً بە لێکدانەوەی زۆرە لە فەیلسوفەکانەوە سقراتیش کە لە دیالۆژی فێدرۆسا باسیەکە کاتێک کە ڕۆح ئەگەڕێتەوە بۆ هادیس ئەو کاتەیە کە ژیانی ڕاستەقینەهەشی یعنی فەلسەفە خۆی هادیس یعنی گوزارەیەکە بۆ فەلسەفە بۆ ئەو دنیای بیرۆکەکان دنیای جۆرەکان ئەمە لە شوێنی تریشا سقرات لە فێدۆنا لە دیالۆژی فێدۆنا باسی واکە ئەڵێ ئەگەر من مردم ئەڵێ ئەوە نابێ خەفەت لەوە بخۆن کە من ئەمرم چونکی ئەوە نازانم من بۆ کوێ چم دەچم بۆ شوێنێکی باشتر لێرە ئەچم بۆ شوێنەی کە هەموو کەسە زاناکانی کە شت زۆرە زانەوانەی کە پێشتر ژیاون و مردوون و تر لە دنیا تێگەیشتن یعنی هەموو ژیانیان تاقی کردوتەوە تێگەیشتون چییە ئێستاوان لە هادیسن من ئەچم بۆ لای ئەوان یعنی لە لای ئۆرفێۆس ئەم جۆرە لە بیرکردنەوە طبعاً کە لە لای سقرات بەم شێوەیە ئەبینرێت احتیمالی زۆر هەیە مەسەڵەن لە سەدەی حەوتی پێش زاینیشە لە پێش سالیسیشە ئەم شتە هەبوو یعنی ئەم بیرکردنەوەی هەبوو بەڵام چی ئێمە لە سقراتەوەی بینی یعنی لە ئەفلاتونەوە پێمانەگا کە بەم شێوەیە و ئێڤریپیدی لە شانۆیی لە تراژیدیای فلیکسۆسا زۆر ڕوونتر ئەمە باسەکە بە پرسیارێک طبعاً باسی وەشم کرد کە تراژیدیا و کۆمیدیا هەمووی درێژکراوەی شعری لیریکی باشە و شعری لیریکیش کە هەر بە لیرەکەیە دیارەکە ئەمە ئۆرفێۆسیە ئێڤریپیدی لە شانۆگەری یا باڵێن لە تراژیدیای فلیکسۆسا ئەو پرسیارەکە ئاڵێ بە چ معلوم یعنی تووشی ئەو بینەتەکە ئەو پرسیارەتەکە بە چ معلوم ئێمە ئێستا کە وا ئەزانین ئەژین نەمردوین و کاتێکیش کە ئەمرین ئەوە ژیانی ڕاستەقینە و هەتاهتایی ئێمە نەبێت یعنی بەم شێوەیە ئاتوانی خەیاڵیەوە بکەین کە وردە زۆرێک لە بیرکردنەوەی نوێ بۆ مانایی کە جیاواز لەوەی ئۆمیرۆس لەوەی کە سەردەمێک بوو مەسەڵەن بۆ نمونە 200 سەدەیە یان زیاتریش ئیۆنیەکانی پێپەروەردە بوون وای لێکردوون کە بەسەم بۆ نمونە ئیۆنیەکان ئەومە داماو دەرکۆن لە چاو شارستانەکانی تری وەکو لیدەکان و میسریەکانە بەڵحاصل ئەم بیرکردنەوە نوێیە لە زۆرێک لە شیعرەکانە دەرەکەوێت لەو پۆستە شاوی دێڕێکی سیمۆنیدی ئەو داڵێن مرۆڤ ڕۆژانەییە کاتیە ئەمە هەموو یەکڕێتەوە بۆ بیرکردنەوە ئۆرفێۆسی کە باز لە نەمریە کاتەڵام لە چیرۆکی مردنی ئێڤریدیشی خۆش و گەڕانەوەی ئۆرفێۆس بۆ ئادیس بۆ دنیای ئادیس ئەمە بەڕوونی دەرەکەوێت مەسەڵەن کاتمان نییە باسی وەکە ئەوە دەرەکەوێت لە ئەوەی سیمۆنیدیا لەو گێڕە شیعرەیە ئەوە دەرەکەوێت کە مەسەڵەن مرۆڤ بە دوای نەمریەوە بێ نەگەوەی کە مەسەڵەن بەردووی تر ژیان کۆتاییە ژیانێکی جەستەیی با بڵێن جەستەیی لە لای ئۆمیرۆس دەرەکەوێت
بەو شێوەیە زۆر دێڕیترە بینین یان پیشیە بینین کە مرۆڤ خۆی بە بەشێک لە سروش دەزانێت و خۆی لە سروش دەزانێت لێرەوە وەڵام کاتێکمان تەواو بکەشێت یانە سێ دقە با یەک شت بووم کەمەوە بۆی ببێ بە ئامادەسازیە بۆ وانەی داهاتوو بۆ تالیز طبعا سروش لە سەردەمی کۆنا لە نابڵێن لە یۆنانی دێرینە سروش لە وشەی داڵێن فیسی بە یۆنانەکەی فیسی لە وشەی فێوە هاتووە یعنی شتێک بەرهەمەیە نەم شتێک هێنمە دنیاوە باشە واتە سروش خۆی مەبەست بە کوردیەشی پۆخت با بڵێن یعنی بەدیهێنە باشە لای ئیۆنیە دێرینەکان ئەم مانایی هەبووە لە وانەکانی دانیشتەکانی تووشە ئەوە ڕۆکەینەوە یعنی ڕوونیەکەین کە چۆن ئەم مانایی هەبوو چۆن مەسەلەن هەر یەک لە فەیلسوفەکان یەکێک لە تۆخمەکان یا مەسەلەن سەرەتایەکیان داناوە بۆ دروستبوون یا هاتنە دنیای هەموو شتەکانە ئیتر لە ئێنەوە لە یەکەوە بوون بە فرە دواییشە سنەوە بۆیە زۆر سپاس